ڕێککەوتنێکی پێشوەختەی یەکێتی و پارتی لەسەر دابەشکردنی پۆست و وەزارەتەکان ئاشکرا دەبێت. بەپێی زانیاری چەند ماڵپەڕێکی عراقی هەردوو حیزبی سەرەکی هەرێمی کوردستان، یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان گەشتونەتە لێک تێگەیشتنێکی هاوبەش لەسەر دابەشکردنی وەزارەتەکان بۆ پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێم کا کۆمەڵە وەزارەتی سیادی بۆ هەر لایەنێک دیاری کراون. هاوکات چاوەڕوان دەکرێت بەشێک لە پۆستەکانیش بۆ پێکهاتەکان دیاری بکرێن. بە گوێرەی زانیاریەکان یەکێتی سەرجەم ئەو وەزارەتانەی لە کابینەی نۆیەمدا بەدەستیەوە بووە وەک خۆی دەمێنێتەوە، بەڵام سێ وەزارەتی دیکەی بۆ زیاد کراوە کە بریتین لە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجەبوون، وەزارەتی بازرگانی و پیشەسازی و وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفال کە پێشتر ئەو سێ وەزارەتە لای بزوتنەوەی گۆڕان و حیزبی سۆسیالیست بوون. ئەو پۆست و وەزارەتانەی بۆ کابینەی دەیەم بە یەکێتی دەدرێن بریتین لە جێگری سەرۆکی حکوومەت و وەزارەتی پێشمەرگە، وەزارەتی پلاندانان و وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجەبوون، وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و وەزارەتی بازرگانی و پیشەسازی و وەزارەتی شەهیدان و ئەنفال کراوە. ئەو وەزارەتانەشی کە ڕێکەوتنیان لەسەر کراوە کە بدرێنە پارتی دیموکراتی کوردستان بریتین لە سەرۆکی هەرێم، سەرۆکی وەزیران، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و وەزارەتی کارەبا و وەزارەتی پەروەردە و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و وەزارەتی تەندروستی و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی داد، سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران. هەرچی سەبارەت بە پێکهاتەکانی مەسیحی و تورکمانە پێدەچێت لە ناو سەرۆکایەتی هەرێم و پەرلەماندا چەند پۆستێکیان پێ بدرێت.